دەتوانم بڵێم لە ئەنجامدا بۆ بیر و بۆ چوونەکان زۆر لێک نزیک بوو دەتوان بڵێم وەکو یەک بوو ئەگەر وەکو یەک نەبوو بێت زۆر لێک نزیک بوو دەتوان بڵێم هیچ گرفتێک لە بینی یەکێتی گۆڕان نەماوە. دەستوری هەرێم سیستمی حکومڕانی پارسەنگی سیاسی و هێز لە کوردستاندا و کارکردنی پێکەوەی بۆ خزمەتکردنی هاوڵاتیان بووە هۆکارێکی سەرەکی دوو کۆبوونەوەی هەردوو کۆچکردو سەرۆک مامجەلال و نەوشیروان مستەفا کە لە هەردوو مانگی سێپتێمبەر و کانونی یەکەمی ساڵی 2012دا بەڕێوە چوو. ئەوەش قۆناغی یەکەمی ئەو ڕێکەوت نەبوو. هەردوو لە هاوڕابووین لەسەر ئەوەی کە بێ لە هەرێمی کوردستانە چاکسازی سیاسی ئیداری قانونی کرێەوە ئەوە دەست پێکەن لە گێڕانەوەی دەستور و ئەو قانونانی کە ڕەهەندی نیشتیمانیان هەیە بۆ ناو پەرلەمان و هەموارکردنەوەی بە جۆرێکە کۆدەنیەکی نیشتیمانی لەسەر بێ. ئیدی لێرەوە یەکێتی و گۆڕان بە چەند قۆناغێک لە چەند کاتێکی جیاوازدا کاریان کرد بۆ ئەوەی بەستەڵەکی نێوانیان بتوێننەوە. قۆناغی دووەم لە حەڤەی ماییسی ساڵی 2016دا بوو کە ئەو ڕێکەوتنە گەیشتە دوا قۆناغ و بە ئامادەبوونی سەرۆک مامجەلال و نەوشیروان مستەفا ڕێکەوتنی هەردوو لە دەباشان ئیمزا کراو. جارێکی تر دەباشان بووەوە با ڕێگاچارەیەک و گۆڕان و یەکێتی کۆکردەوە. دەقی ڕێکەوتنی گۆڕان و یەکێتی لە 11 بەش و 25 مادە پێگاتووە. ئەمانە گرنگترین مادەکانیەتی. هەردوو لا تاکی دەکەنەوە کام ڕێکەوتنە لە پێناو باشترکردنی گوزەرانی هاوڵاتیان و چاکترکردنی سەرچاوەکانی بژێویانە. هەردوو لا ڕێکەوتن کە پابەندن بە پێویستی سیستمی پەرلەمانی لە کوردستان و ئەم سیستما بە گونجاوترین سیستم بۆ ئەم قۆناغە دەزانن کە تیایدا سەرۆکی هەرێم لە ناو پەرلەمان هەڵبژێرێ و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیش لێپرسراوی ڕاستەوخۆی دەستەڵاتی جێبەجێکردنە. هەردوو لا کۆکن لە سەرچەسپاندن و پەرەپێدانی سیستمی ناناوەندێتی کارگێڕی لا مەرکەزیەت لە کوردستان. ئەمەش لە ڕێگەی هەموارکردنەوەی یاسای ژمارە 3 ساڵی 2009 ئەنجومەنی پارێزگاکان. نەوت و گاز و کانزاکان و سەرچاوەکانی دیکەی داهات مڵکی گشتین داهاتەکانیان بە شێوەیەکی شەفاف و دامەزراوەی دەبێت. ئەم ڕێکەوتنە ڕێگە بە هەردوو لا دەدات با لیستێکی هاوبەش بەشداری لە هەڵبژارنەکاندا بکەن. ئەم دەقا شەرعەتی تەواوەتیدا بۆ ئەوەی یەکێتی و گۆڕان بۆ هەڵبژارنی پارلەمانی عێراق لە هاوپەیمانیەکدا کۆ ببنەوە لە قۆناغی سێمی ڕێکەوتنی گۆڕان و یەکێتیدا گەشەی زیاتر بدەنە ئەو ڕێکەوتنەی کە لە نێوان هەردوو لادا هەیە و ئەویش لە پێناو گۆڕینی هاوکێشەی سیاسی و پارسەنگی هێز لە کوردستاندا کە ئومێدی هاوڵاتیانی لەسەر هەڵچندراوە. هێمن قادر، کورد ساد نیوز.